سلام علیکم خۆشەویستان ئێمەی مسلمان ساڵانە دوو جەژنمان هەیە عید یعنی دووبارە بوونەوە هەردوو جەژنیشمان دوای عیبادەتیشی زۆر گەورەیە یەکەم جەژنمان جەژنی ڕەمەزان دوای بە ڕۆژبوونی مانگە چییە جەژنی قوربانیشمان دوای ئەوەی کە نوێنەرەکانمان دەچیتە چیای عەرەفەی دەرێن لەبەیک اللهم لەبەیکی دەرێنەوە و خوای گەورە شانازی بە بەندەکانی دەکاتن دوای دوو ئەرکانی ئیسلامە عید یعنی دووبارە بوونەوە دەگەڕێتەوە ئەگەر سیر بکەی جەژنی مسلمانان لە دوای هۆکاری لەدایکبوونی کەسەشی نەبووە بەهۆی کارێکی سروشتی نەبووە بەهۆی ڕووداوەچی نەبووە کە گرنگ بوو بیتن بەهۆی لێناوچوونی زاڵمەچی نەبووە بەهۆی ئیشەک نەبووە کەوا بمینێتەوە بەڵکو بەهۆی ئەوەی بووە کە شەخسەکان خواپەرستیان کردیە شەخسەکان دووپاتی عەبدایەتیان کردیە لە بۆ ڕەب العالەمین لە دوای دوو ئەرکانی ئیسلامە کە بە ڕۆژیبوونە لەگەڵ حەجکردنە کە دوو ئەرکانی ئیسلامە جەژنی ئەوەیە کەوا تەسامح و لێخۆشبوون و خۆشەویستی دەرببڕی وریای جەژنەکانتان بن لێرەوە وەکو دکتۆر دلێر وەکو مەجلیس ئیدارەی میهرەبانی بە هەموو توانامەوە دەرێمە خەڵکی جەزاکم الله خەیڕەن کورە ئەنگۆ نەبانایە ساڵی عەمەلیاتمان هەر قەپات دەبوو نۆمینەی حاجیان ئەو عەمەلیاتە خێرەمان پێ نەدەکرا ئەنگۆ بوون لایک و کۆمنتەکانی ئەنگۆ بوو کەوا دەسەڵاتدارانی وا لێ کرد کەوا پشتیوانی میهرەبانی بکەن و بێن ساڵی عەمەلیاتەکەمان لە بۆ بکەنەوە زۆر سوپاسان دەکەم ئەو دایە حاجیانە ئەو بابە حاجیانە چەند کەس گریا لە بۆم گوتیان غەدەی لە دکتۆر لێری مەکەن دەستیان برند کرد دوعایان کرد دوعای گیر بوو خوای گەورە قبوڵی کرد لێرەوە سوپاسی مامۆستانی مینبەر دەکەم نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی دەتانم بڵێم تاکە مەشروعە لە هەرێمی کوردستان بە ملیۆن کەس پشتیوانی کردیە بە ملیۆن کەس بە هەزاران کەس لایک و کۆمنتی لە بۆ کردیە بە سەدان مامۆستای ئاینی لەسەر مینبەر باسی کردیە بە سەدان مەجلیس باسی کرایە تاکە مەشروعین کەوا خەڵکەکی زۆر دیفاعی کرد لە دکتۆری پێکمان هینانەوە دکتۆر و نەخۆشمان پێک هیناوە پێمان گوتن ئەمە کوڕنگۆینە ئەمە بەرهەمینگۆینە ئەمە لە بۆ خزمەتینگۆ چوینە کولیە طب و چەند ساڵ خیندمان ئەزیەتمان چێشە تاوەکو سوپاس گوزار بین لە کەم جار لە بۆ خوای گەورە دوایەکە لە بۆ داک و باب و بنەماڵەمان سێمینیان لە بۆ خەڵکی چونکە خەڵکی زۆر خزمەتی منی کردیە ئەمن ڕێواسم نەکردیە بەڵام لە ناو شاری ڕێواسم خواردیە ئەمە چێڵمان بەخێو نەکردیە بەڵام ماستمان خواردیە سوپاسی خەڵکی گوندی دەکەین سوپاسی خەڵکی تیایەکان دەکەین کە ئەوان خزمەتی خەڵکی شاریان کردیە ئەمەش بەبێ جیاوازی خزمەتی شار و گوندی دەکەین بەبێ جیاوازی خزمەتی دەوڵەمەند و هەژاری دەکەین بەبێ جیاوازی خزمەتی بەدین و بێدینان دەکەین چونکە هەرچی هەیە عەبدی خوایەکەی منە خوای گەورەش دەرێ ئەوەی یەک نەفسی نەجاتدا وەکۆی هەم خەڵکی نەجات دابیتن پێغەمبەری نازداریش فێری کردینە خەیر الناس ئەنفەعهم للناس المؤمن كالغيث أينما وقع نفع کە باران دەباریتن دڕکودار و گوژوجیا و گەرم و جۆش پێشین دەبیتن لۆیەکە بەسایی گەنمان چەند دیوانێکیش ئاوی دەخۆنەوە سنەتی حیاتە هەتا دنیایە فاعلی خێریشەیە و مانعی خێریشەیە دووبارە جەژنتان پیرۆز هەر لە خۆشی و شادی بن برنج و قەیسەکەشتان لەبیر نەچیتن بمێنن بە سەلامەت